من لە سەرەتا ئاسووتوانای خۆم بە 4 ساعتێک کە پێماندرا بۆ لەبەرکردن من توانیم بە 4 ساعت 4 لاپەڕ لەبەر بکەم. بەڵام ئەلحەمدوللا ئێستا یعنی لاپەڕێک لە 4 دەقا ئەگەر بێت و دابەشکەین بەسەرەوە 4 ساعتە نزیکی 6 لاپەڕەکە. پاشان لەگەڵ لە بیرچوونەوە پێشتر یعنی شتم هەر لە ناوەڕاستی قسەکردن ناشتم بیرەچوە، یعنی ئەگەر بمویستای قسەیە بگەم هەر لە کاتی لە بیرکردنەوە لی دوای کەمێک لە بیرمە چووە، بەڵام ئەلحەمدوللا ئەوە هەر نەماوە سوپاس بۆ خۆی گەورە، هەر یعنی چۆنەڵێ لە داغەڵبوونم بۆ ئەم کۆرسە من عەقڵیەتم گۆڕا دەربارەی مێشکی مرۆڤ خۆی خێرایە، بەڵام ئێمە خۆمان خاو بەکاری ئەهێنین. ئەمەش زۆر تەئسیریە بوو لەسەرم، هەمیشە بیری خۆمی هێنمەوە. سلام عەلەیکم مامۆسای بەڕێز. من لە سەرەتا ئاسووتوانای خۆم بە 4 ساعتێک کە پێماندرا بۆ لەبەرکردن من توانیم بە 4 ساعت 4 لاپەڕ لەبەر بکەم. بەڵام ئەلحەمدوللا ئێستا یعنی لاپەڕێک لە 4 دەقا ئەگەر بێت و دابەشکەین بەسەرەوە 4 ساعتە نزیکی 6 لاپەڕەکە. ئەلحەمدوللا ئەمەش ئاسی زۆر باش پێشکەوتووم. هەروەها سەبارەت بە تواناکانی خۆم من لە سەرەتاوە گەر بۆم بمویستایە دەستکەم بە فێربوونی هەر زانستیە بابەتێکی تازە بۆ خۆم گەر بمزانێ کەمێک ئاڵۆزی تایە ئەوانەی تر یەکسەر نەفسیەتی خۆم تێگەشکان هەموو ناتوانم و ڕێی تێ ناچێ و ئەم بابەتان. بەڵام ئەلحەمدوللا ئێستا لە یعنی بەو ڕاهێنانە دەرونی و جەستەیانەی خوێندوومانە زۆر ئیسفادەم لێ کردووە. یعنی ئێستا گەر بمەوێت دەست بکەم بە فێربوونی هەر شتێک سەرەتا من خۆم لەلایەنی دەرونی و جەستەیی و ئامادەیەکەم پاشان ئەڕۆمە ناوی. دوایەوە لەگەڵ لەبەرکردنی ژمارە و ئەم بابەتانەیە تا حەدێ بۆ ڕەقەم لەبەرکردن باشبووم، بەڵام بۆ ساڵ خراپ بووم. ئەلحەمدوللا ئەوەش هەر زۆر سادە بۆ تو یعنی ئێستا یعنی هەر لە بواری ئاسانیشان نەماوە، زۆر سادەیە ئەلحەمدوللا. پاشان لە ڕووی دەرونیەوە وەک گوتم ئێستا زۆر جێگیرترم لە پێشتر، ئەلحەمدوللا ئەوەش فەزڵی خۆی گەورەیە بە ڕاهێنانەکان توانیم ئەبگەمە ماستە. پاشان لە ڕووی سیستەمی خۆراک من خۆم هەر گرنگیم بە سیستەمی خۆراک ئەدا، بەڵام یعنی سیستەمی خۆراکەم تەندروست بوو، بەڵام کە ئەڕۆمە داخلی تر کەمێک تێکەچێ. پاشان کاتکوشتن وەکو خۆ خراپەکان کە هەم بێت کاتکوشتنم کەم کردووەتەوە لەگەڵ چەند خۆیەکی خراپی تر ئەلحەمدوللا ئەوانیش یعنی سوودم بینیوە لە کەمکردنەوەیان یاخود لە تەرکدانیان. پاشان لەگەڵ لە بیرچوونەوە پێشتر یعنی شتم هەر لە ناوەڕاستی قسەکردن ناشتم بیرەچوە، یعنی ئەگەر بمویستای قسەیە بگەم هەر لە کاتی لە بیرکردنەوە لی دوای کەمێک لە بیرمە چووە، بەڵام ئەلحەمدوللا ئەوە هەر نەماوە سوپاس بۆ خۆی گەورە، هەر یعنی چۆنەڵێ لە داغەڵبوونم بۆ ئەم کۆرسە من عەقڵیەتم گۆڕا دەربارەی یعنی هەر عەقڵێت چۆنەڵێن خۆمان ئەڵێ بەربەستێک بشکێنە عەقڵێت گۆڕیا پلێگە ڕۆیتە پێشتر، من هەر داغڵی گروپەکە بووم دەرسم نەخوێن بۆ عەقڵیەتم گۆڕا ئەلحەمدوللا. یعنی زۆر بەس بۆ دەم کۆرسە. پاشان وەکو مامۆساکانیش هەمویان مامۆسا ئاوات مامۆساتا مامۆسا سدیق ئەوانەی تا ئێستا دەرسیان پێوتوم لەگەڵ ستافی مامۆساکان ئەوانەی کە جوابی پرسیارەکانە دەوان ئەلحەمدوللا یعنی کەسانی زۆر باش و بەڕێزن، کەسانی هاندەرن بەجددی ئەیانوێ یعنی نیەتیان ئەوەیە کە شتێ فێر بکەن بەڕاستیش یعنی هەوڵێ لەگەڵ ئادەن و فێری شتەکان ئەگەر بۆ نەخۆ کەمێک دڵسۆز بیت و هەوڵ بی لەگەڵیانە. پاشان من وتەیەک زۆر کاری تێکردم، ئەی دوو وتەیەکیانەوە بوو کە ئەڵێ کوپەکان خاڵی کەرەوە کاتێک دەستەکەی بۆم کۆرسە زائیدەن قسەی تریش کە ئەڵێ بزەبت ئەمان پێم وابێ لە دەرسی مامۆستا سدیقا بوو باسی کرد کە وتی مێشکی مرۆڤ خۆی خێرایە، بەڵام ئێمە خۆمان خاو بەکاری ئەهێنین. ئەمەش زۆر تەئسیریە بوو لەسەرم، هەمیشە بیری خۆمی هێنمەوە. پاشان بۆ مەسەلەی پارە و ئەمانە بەڕاستی حەچەنی پێ بڵی کەمە، یعنی با حەد و حدود بۆ پارەکەی دیاری نەکەین، بەجددی هەچەنی لەسەر داوا کردی ئەم کۆرسەکەمە، چونکە بەڕاستی هەم مامۆساکان خۆیان دڵسۆزن
هەوڵە لەگەڵادن هەم ڕاهێنانەکان بەسوودن ڕاهێنانەکان هەفتەیەک بیکە یعنی فەرق و گۆڕانکاریەک ئەەکەی لەوە چێخۆشی قەنەعەت نەگەی پاشام دەربارەی ئەوەی ئەم شتانە تەنها ڕێکلامم بڕۆم بەوە نیە چونکە خۆم گەشتم بۆ ئەستە الحەمدوللا شتەکان ئەسڵیان هەیە و ڕاهێنانەکان گشتیان بەسوودن لە دوایشەوە ئەڵێ من پێشتر بەشدارییم نەکردووە خولیکە مامۆسا دەربارەی مێشک و یادگەوانە بەڵام ئیتر ئەمە یەکەمی بێڕکابەرە بەڕاستی پاشان قەنەعەتم نییە وەکو هەنێ شتکە بیستومە پێم وان نییە دوای خولەکەیش وازمان لێ بهێنرێ ینی ڕاهێنان ئەم بابەتانە ئەبێت پاشان هیچ پێشنیارێکم نییە وەکو بۆ زیادە وەکو ئیزافە بۆ خولەکە تەنها هیوای بەردەوامیتان بۆ خوازم دەستان خۆش و لاشتان ساغ